شارێک لە ژێر زەویدا 20,000 کەسی تێدا ژیاوە. ئەمەی باسی دەکەین چیرۆکی خەیاڵی و دروستکراو نییە، بەڵکو حەقیقەتێکی حاشا هەڵنەگرە. شارێک لە ژێر زەویدا دەدۆزرێتەوە کە 20,000 کەسی تێدا ژیاوە. شاری دێرین کۆیۆ لە تورکیا، شارێکە لە ژێر زەویدا 85 مەتر لە ژێر زەویەوەیە. ئەم شارە بە شێوەیەک بنیادنرابوو کە لەگەڵ ئافرەتان و مناڵان و پیاواندا بگونجێ. هەروەها بە شێوەیەک دروستکرا بوو کە ژیانکردن تێیدا ئاسان بێ. هەروەها بە شێوەی چەندین قاتی یەک لەسەر یەک بنیادنراوە. ژووری پەرستشی تێدا بووە. هەروەها شوێنی بەخێوکردنی مەڕووماڵاتیشیان هەبووە. تەنانەت شوێنی گۆڕی مردووی تێدا بووە. چەندین کونی هەوا گۆڕکەی تێدا بنیادنراوە. ئەم شارە شوێنی نزیکەی 20,000 کەس بووە. ئەوەی تاوەکو ئێستا ئاشکرا کراوە ئەوەیە کەوا 13 قاتی لەسەر یەک بووە. ئەوەی زانراوە نهێنی بنیادنانی ئەم شارە لە ژێر زەویدا لەبەر مەترسی ئاو بووە. لەگەڵ هەستکردن بە ئارامی ژیان لە ژێر زەویدا ئەوەی پشڕاستی ئەم بیرۆکەیە دەکات ئەوەیە کا شوێنی پەنجەرە و دەرگاکانی با بەردی وەها گیراوە کە کێشی 500 کیلۆ دەبێت. ئەوەی زانایانی تووشی شۆک کردووە سروشتی ئەو شوێنەیە کە بە جۆرێک نییە بەهۆی ئەو مەترسیانەوە ئەم شارەی بۆ بنیادنرابێ. تەمەنی ئەم شارە 110,000 ساڵ دەبێ. ئایا پێشتر دەتزانی شارێکی لەم جۆرە هەیە؟